وەزارەتی تەندروستی دکتۆر دووبارە سڵاوت لێبێ بۆ پرسیارە دەست پێ دەکەم ڕەوشی بڵاوبوونەوەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکدایە؟ بەڵێ تەبان وەک ڕێستان ئاگادارن ئێمە ماوەیەکە لە ڕێی کەناڵە ڕێزەکانەوە و سۆشیال میدیاوە باسمان لەوە کردووە کە ئەگەرێکی زۆر هەیە شەپۆلی نوێی کۆڤیدە گۆڕاوەکە یاخود هەڵخشانێکی دیکە لە توشبانی کۆڕۆنا لە سەروبەندی مانگی سێ و بە تایبەتی لە ناوەڕاستی سێ بە دواوە زیاد دەکات و بەداخەوە ئامارەکان ئەوە نیشان دەدەن کە پێشتر ئەمە دەمانگوت ئاماژەکانی ساڵی ڕابردوو هەمان ئاماژەن بۆ مەترسیەکان لە ئێستادا ئەوەی کە دەبینن ڕۆژانە لە ڕێی داتاکانی وەزارەتی تەندروستی یا لەوەی کە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی فیدراڵیش بڵاو دەکرێتەوە بە بەردەوام ڕێژەکان زیاد دەکات و زۆریش بە بەرچاو دەبینرێت ئەگەر بەراورد بکرێت بە دوو هەفتەی ڕابردووی ڕێژەی توشبووان لە هەرێمی کوردستان و تەنانەت خودی عێراقیش ئەم هەڵکشانش وەکو باسمان کرد چاوەڕوانکراو بوو ئەو ئامارانش کە دەبینرێ ئەوە ئامارانن کە هاوڵاتیان لە ڕێی سنتەرە حکوومیەکان و نەخۆشخانەکانی تایبەت بە کۆڕۆنا و تاقیەکان تۆمار دەکرێن لە هەمان کاتا ژمارەی دیکەش هەن کە بەڕاستی لە ڕێی کەتی تایبەتەوە تاقیگە و پشکنی نەکەن بەڵام لەو کاتەدا یا لەو ساتی پشکنینەدا نیشانەکانیان هێمنە یاخود بە تەواوەتی دەرنەکەوتووە و باردۆخی تەندروستیان باشە لەبەرەوە ناچنە نەخۆشخانەکان تا لە ماڵی خۆیان کەرەنتین دەکەن و چارەسەر وەردەگرن تا ئەو ساتێک کە دوور بێ باردۆخیان خراپ دەبێت و سەدای نەخۆشخانەکان دەکەن واتە ئەو ژمارەی کە هەیە ژمارە تۆمارکراوەکەی لە ڕێی سنتەرەکانی حکوومەتەوە ئەوەش بەڵام لەوە زیاتر هەیە بۆیە ڕەوشەکە ئێسش بەدواوە بەردەوامی دەبێت و لە ئێستادا لە هەرێمی کوردستان چەند ڕۆژێکە سەروبەندی 350 توش بوو بە فەرمی هەیە بەڵام ئەم ژمارەیە بەڕای من ئەگەر دوو هێندە نەبێ هێندە و نیوە و بەردەوامی زیاد دەکات چونکە ئەو هۆکارانەی کە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە تەشەنە بکە هەمووی بوونی هەیە و بەڕاستی بەبەردەوام هەیە لە کایەکەدا. باش دکتۆر سەبارەت بە ئەو جۆرەی کە ئێستا بڵاو بۆتەوە لە ناو خەڵکیدا و جۆرە پەتاییکە هەیە و باسی شت لێوە کە تا ئێستا 350 حاڵەت تۆمارکراون و ڕەنگە زیاتریش بێ ئەمە بۆ ئێوە ڕوونە کە ئایا لە سەروبەندی 350 نەک بە تەحدید باشە ئەوە بۆ ئێوە ڕوونە کە ئەم جۆرە ڤایرۆسی کۆڤید-19 ئەوەی کە ساڵی پار بڵاو بۆ یاخۆ جۆرە گۆڕاوەکەیەتی. بەڵێ بۆ ئێمە ڕوونە لەسەر بنەمای زانستی نەک بە ئیجتیهادی من یا هەر بە ڕێزێکی دیکە و ئێمەش لە ناو وەزارەتی تەندروستی لەگەڵ برای بەڕێزم جەنابی وەزیر و سەرجەم ئەو بەڕێزانەی کە لە لیژنەی باڵای کۆڕۆنا کار دەکەن ئێمە سەرەتا دڵنیانە بووین هەرچەندە ئاماژەکان و داتاکانی جیهان ئەویان پێدەوتین کە ئەوەی کە دێ و لەم شەپۆ لە نوێ هەمووی شەپۆلی گۆڕاوە چ جۆرە بەریتانەکەی بێکە یوکەی ڤاریانتە یاخود ساوز ئەفریکان ڤاریانتە و ئەوی ئێمەش چکە هاتو چۆ مامەڵی هاوڵاتیانی ئێمە زیاتر بە بریتانیاوە هەیە ئەوەی چاوەڕوان دەکرا جۆرە گۆڕاوەکەی بریتانی بێ بەڵام پێویستمان بۆ بوو کە ئەمە یەکلاییکەین و دڵنیا بین لێ سەرەتا پێش ئەوەی کە کیتی تایبەتمان هەبێ بۆ شیکاری لە ڕێخای دەبێت چۆ هەوڵماندا لە دەروی وڵات ئەمە تاکیدی لێ بکەینەوە دواتریش خۆشبەختانە ئێمە لە ڕێی کەناڵەکانی شۆڕامانگەیان توانیمان دەسەبەری بکەین و لەوێت دڵنیا بووینەوە چونکە تایبەتمەندیکی جیاواز لە کۆنەکە هەیە لە جینۆمی ڤایرۆسەکەتا بەڵێ دڵنیا بووینەوە و لەبەر ئەوەی کە لە سەرانسەری دنیا جۆرە گۆڕاوەکە لە سەرانسەری دنیا جۆرە گۆڕاوەکەی ئێستا بوونی هەیە بە دڵنیایە بڵێ ماوەیەکی دەوێت لە چەند هەفتە ومان چەند دوومانجی دەوێت تا بە تەواوەتی ئەو جۆرە گۆڕاوە لێرە ببێ و جۆرە کۆنەکە نەمێنێ بەڵام ئێمە پێشی ڕاماگەن و بەڵێ بەشی زۆری ئەوانەی کە توش بوون بە کۆڕۆنا لە ئێستادا لە جۆرە گۆڕاوەکەیە و ئێمەش بەڕاستی بوا مەمەڵیان لەگەڵا دەکەین. زۆر باشە دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە دووبارە دەرگای ناوەندەکانی خوێندندا بخرێت تاوەکو دوای نەورۆز قرار وایە ئەم بڕیارە درێژت بکرێتەوە لە دوای پشوەکانی نەورۆزیش خوێندن بەداخراوی بمێنێتەوە؟ بەڵێ ئێمە بەردەوام ئەم قسەیمان کردووە کە هەڵسەنگاندنی بارودۆخ ڕۆژانە دەبێ و هەفتانە یاخود کە پێشتر ماوەیەک دە ڕۆژ جارێ یا دوو هەفتە جارێک کە لیژنەی باڵا کۆ دەبوونەوە بڕیاران لە سەروبەندی ئەو باردۆخە دەدا کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بۆکو پێشنیار و ئامە دەخرایە بەردەستیان پێشتیش باسمان لەوە کرد کە ئێمە کۆرسی یەکەمی خوێندن لە قوتابخانەکان
تەواو دەبێ بەڵام لە دوای پشۆکانی نەورۆزەوە بابەتیش کە دێتەکایەوە کە ئایا پرسیارەکە لەوەیە و بەشێک لە قسەکانی ئەو پەیامەری بەڕێستا لە شاری هەولێر مەسەلەی هاوڵاتی و گەشتیاری و ئەنجامدانی بۆنەکانی نەورۆز و بەهار ئەمە بۆ خۆی هۆکارێکی کەی مەترسی دەبێت کە بێتە سەرچاوەکی زیاتر و خێرا بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بۆی بەڕاستی لە ئێستا ناتوانین بڵێن لە دوای 25 مانگەوە چ بڕارێکی دیکە ئەدرێ باشە بەڵام ئێستا مامۆستایانیش گلەی ئەوە دەکەن ڕێکارانی کە پێستن کارمانە سەر کردووە مامۆستایان و سەفەرشیارانی خوێندکاران گلەی ئەوە دەکەن کە ئەو منهەجەی کە هەیە ڕەنگە نەتوانن لەو ماوە کورتەی کە ماوە تەواوی بکەن پێشتریش گرفتیان هەبوو چونکە ساڵی پاریش هەمووان دەزانین کە خوێندن بە پێی پێویست نەبوو و ئەزمموی ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنیش یعنی لەلایەن بەرپرسانی پەروەردەوە دانیان بەوە دانا کە ئەزممونێکی شکست خواردوو بووە ئەم گرفتانە تا چەند بە هەندوەرگیراوە بۆ ئەوەی خوێندکارانیش بێبەش نەبوون لە فێربوون و تەواوکردنی منهەجەکانیان دیارە ئەم مەترسیانە ئەوەندە بە هەند وەرگیرا کە لە سەرەتاشەوە دوای لەلایەن وەزارەتی پەروەردەوە پێشنیار کرا و داوا لە وەزای تەندروستی کرا ئایا دەتوانن باردۆخکە لەبارە قوتابخانەکان دەرگایان وەڵا بکرێت بە ڕوبەڕووی خوێندکاران ئێمە ئەو کات زۆر بە دڵنیاوتمان بڵێ لە ئێستاە باردۆخە زۆر گونجاوە چونکە مەترسیەکان و ئاماژەکان بەوە دەڵێن کە لە ناوڕاستی وانگی سێ و بە تەواوەتی وردە و دەتەشەنە دەکات و بڵاو دەبێتەوە بۆی بەڕاستی ئەو مجازەفۆ ئەو ڕیسکەمان کرد بە هەڵسەنگاندنی باردۆخکە لەسەر بنەمای داتا و زانیاری کە ئەو کاتە کرایەوە بەڵێ ماوەیەکی کەم بوو 5 بۆ 6 هەفتە بووی قوناقەکانی 1 بۆ 11 داوامیان کرد بەڵام ئەوەندە دەکرێت تا سەر پشۆکان لە ڕێ دوای پشۆکان ئەنی ئەو ئێمەنین بڕیارە دەین کە ئایا ئەو مەترسیانە لە خەم ڕەخسێنین یاخود گوێی نەدەین وەزارەتی پەروەردەش دەڵێن کە وەزارەتی تەندروستی لە نێوەندەیە بڕیار ئەدات وەزارەتی پەروەردەش دەڵێت کە وەزارەتی تەندروستی قەرار بڵێ ئەخر ئێمە عەفوەن بڵێ ئێمە من دەڵێم ئەوە ئێمەنین بڕیارە دەین کێ بڕیارەدا ناڵێم وەزارەتی پەروەردە ئەوە داتاکان و ئامارەکانی توشبووانە بە کۆڕۆنا ئەوانە بڕیارەدەن ئەگەر داتاکان بیر لە بەدیل و ڕێگە چارەکراوەتەوە ئێمە لە دوای 25 مانگەوە گرتکەن ئەوە لایەن وەزارەتی پەروەردەوە بەڕاستی کاری تایبەت بە خۆیانە بەدیل و ڕێگە چارە بۆ تەواوکردنی خوێندن و قۆناکانی خوێندن و سیلیبەس و بەینی بابەتەکان کە پێویستە تەواوکرێ ئەوە لەلایەن وەزارەتی معنیەوە و وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاوە دەستنیشانەکرێ و پلانی بۆ دانرێ ئێمەی وەزارەتی تەندروستی کاری ئەساسیمان ئەوەیە کە مەترسیەکان و ڕێگاکانی چارەسەر و ڕوبەڕووبوونەوەی مەسەلەن هەموو زۆر نەخۆشێک بە تایبەتی لە کۆڕۆنایە بۆیە ئێمە بەردەوامی جەخت دەکەینەوە وردەکاری زۆر شیکردنەوەی ئەو داتانەی کە هەیە سەرەتای دەستپێکی لە کوبنەوەکە باسەوە نەکرا کە ئایا خوێندنی ئاوێتە پەیڕۆ بکرێت پێم وانە خوێندنی ئاوێتە بشێ بۆ لە ئەگەرەکان کە پێشتر پێڕەو کراوە و پێم وابێت لە وەزارەتی خوێندنی باڵا تا ڕادەیەک باشتر سەرکەوتوو بوو وەک لە وەزارەتی پەروەردە چونکە ئەمە قسەی خۆیانە وەکو جەناب دێسا ئاماژە پێکرد کە بە پرسانی پەروەردە دەڵێن سەرکەوتوونە بۆ ئەو سیستەمە بەڵام من بۆ خۆم مامۆسایە بووم لە کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی تا کۆتایی مانگی 12 ئێمە بە شێوازی ئاوێتە توانیمان نەجاحت بێنی وانە پراکتیکان لە هۆڵی خوێندن و لە ناو کەمپەسا وانە تیۆرەکان لە ڕێی ئۆنلاینەوە واتە ئاوێتە و میکستی چین ئەوە بەڕاستی ئەوە ئامادەکاریەکان و تواناکان و ئەو پێداویستیانەی کە هەیە بڕیارەدا ئایا ئەو وەزارەتە معنیە چه پەروەردە بێ خوێنی باڵا ئەتوانێت بەو شێوازە کار بکە ئەوەی لەسەر ئێمە بەڕاستی بە سەداقەتەوە ینی زۆر بە ڕازگۆیانە لەسەر بنەمای زانستی پێشنیارەکان کەین و داوای ئەو بکەین کە ئایا خوێندن دەتوانرێ بکرێ یا ڕەوش ئاسایی دەبێ یاخود لە قۆناغی دیکە ناگەینەوەی کە بڵێن کەرنتین جاریش کە ئایا بە شێوازێکی بەشی بێ یا بە شێوازی گشتی بێت چکە ئەم ڕێکارانە بە شێوازی قۆناغ ئەنجام دەدرێ وەکو ساڵی ڕابردوو وەکو هاوشەوی هەموو وڵاتان بەڵام وەکو باسم کرد لە کۆتا ئەوەی کە بڕیار دەدات ڕێژەی توشبووان و خێرایی بڵاوبوونەوەی نەخۆشیەکەیە نەک کەسی دیکە. باشە سەبارەت بە تیمەکانی تەندروستی کە لە ماوەی ڕابردوودا لە دەستپێکی خوێندنەوە سەردانی خوێندنگە و ناوەندەکانی خوێندنیانە کرد لە هەرێمی کوردستان زۆر جاگیلەییان لێ دەکات کە بە پێی پێویست نین بە پێی پێویست نەبوون یاخود فریای ئەوە نەدەکەوتن. بەڵێ ئێمە من چەند جار پێمە بلەڕی کاڵەخی بەڕەجستانەوە قسم لەسرم بابەتە کردووە و وەزارەتی تەندروستی لە ڕێ و تەبێژ و جەنابی وەزیر و بەڕێوەبەرگشتەکان و تەبێژەکانیان
قسەیان لەسەرم بابەتە کردووە بەداخەوە لە ناو خوێندنگاکان بەگشتی چ پەروەردە بێت چه خوێندنی باڵا بێ وکو پێویست نەتوانرا بەڕاستی ڕێنمایەکان پابەندی پێوەی ئەویش ناتوانانی بڵێ خەتای خودی خۆیانە یا خۆیان هۆکاری سەرچین پێداویستیەکان بەڕاستی تۆ هۆڵەکانە دیاریکراوە من لە ڕێک بەردامەکەەوە زەم جەنابیشتانەوە بووە کەناڵێکی دیکە وتم لە ڕووی زانستیەوە تۆ نابێت لە ژوورێکی داخراوە ژمارەیەکی دیاریکرا و زیاتر بوونی هەبێ لە هەندێک مەکتەبە توانرا پۆلەکان بکرێ بەنیوە بەڵام لە هەندێکی نەکرا پابندبوون بە هۆکارەکانی خۆپاراستنەوە ڕێنمایەکان مناڵی تەمەەن پچوو بەڕاستی خۆناخان 1 2 3 تەنانەت تا 6 ئەستەمە بتوان وەکو پێویست خۆیان بپارێزن بەڵام لە هەمان کاتیشا ئەو بێداویستیانی من خۆم چەندی قوتابخانە تەلەفۆنی بۆ بەڵام خوێندنگە حکوومیەکانیش ئاماژە بۆ دەکەن کە ئەوان زۆر کەم ئایا ناتوانم هاوکاریان ببم بەڵێ خوێندنگە حکوومیەکان ئاماژە بۆ دەکەن ئەوان لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی دابینکردنی مامۆستاوە لە ڕووی دابینکردنی پۆلەوە کە بۆی هەر خوێندکارێک لەسەر کورسیەک دابنیشێ و مەودای هەبێت لە نێوانیاندا دەتوانن ئەمە بکەن بەڵام سەر ڕای ئەوەش تەندروستی ڕێگەیان پێ نادات بۆچی؟ تەندروستی ڕێگەیان پێنادا نەخشتیوانی من بۆ خۆم بە پەیوەندی هاوڕێیانە لەگەڵ چەند لەو قوتابخانەدا قسەم کردووە من بۆ خۆم ناڵەکانم لە خوێندنی تایبەتن مەسەن تابعەم کردووە بۆ بەردەوام لە ڕێی مەسەلەن بە نمونە لە پەروەردەی سلێمانی لە ڕێی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا داوام کردووە کە بەردەوام وەکو مەسحێکی عشوایی بکەین لە ناو قوتابخانەکان و سنوورە جیاجیاکانە ڕۆژهەڵات ڕۆژئاوا باشوور باکووری سلێمانی لە هەولێریش بە هەمان شێوە کار لەسەر کرا بزین بڵاوبوونەوەکە چۆنە مامۆستای خوێندکارە فەرمانبەرە و چ نیشانێکیشی تیا دەرەکەوێت بۆی بتوانین ئێمە پێشبینی هەندێک حاڵەتی کە بکەین لە ئایندەدا ئێمە وتومانە ئەبێ مەودایەکی زانستی بێ و لە ڕووی سەلامەتیەوە ئەوە دیاریکراوە لە جیهانە کە لە 2 مەتر 4 گۆشەیان نابێت لە کەسێ زیاتر لەوێ بێواتە پۆلێکی 20 مەتر دووجا ئەبێ دە خوێندکاری تیا بێ بەشێک لە قوتابخانەکان تەنان تایبەتەکانیش بەڵێ نی خوێندکارانە لە ئاسی قوتابخانەکەی مەسەن 300 خوێندکارانە بۆ 150 بەڵام لە پۆلەکانە کەم نەکراوەتەوە لە هەندێکی کە نەخێوانە کراوە پابندی کراواتە پابندبوون بە ڕێنمایەکانەوە نسبی بووە ڕێژەیی بووە لە شوێنێک لە قوتابخانەیەک و لە سنوورێکا بە شوێنێک کراوە لە شوێنکە بە شێوازی دیکراوە بەڵێ سەبارەت بە ڕاگەیاندنی کەرەنتینە یاخود ڕاگەاندنی قەدەغی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ئۆپشنی لەو جۆرە هەیە بۆ لە مەودووە چونکە لە بەغدا و لە پارێزگاکانی واتە قەدەغی هاتوچۆ ڕاناگەیەندرێت جوزئی بێت نەخێت تا ئەم دەقەیە بەڵێ بەڵێ تا ئەم دەقەیە نییە هیچیان تەنانەت ئەوە زەخت کرایەوە لە 2 ڕۆژی ڕابردوودا لە دوای پێشنیارەکانی وزای تەندروستی و بە لیژنەی باڵا وەزارەتی ناوخۆ بڕیاردرا کە هەر هاوڵاتێکی لە شارەکانی دیکەی عێراق داغڵی هەرێمی کوردستان دەبێ هاوشەی هاوڵاتیانی گەڕاوە یاخود هاتوچۆکەری نێوان ئێمە وڵاتانی دەرەوە پێویستە بەشیکاری فەرمی دۆکمنت بێنێ و کە لە ماوەی 72 ساعتی ڕابردوودا ینی 72 ساعتێنە پڕێ کە ئەم کەسە شیکاری کردو و نێگەتفە بەدەر لەوە ئەوەی پێ نەبێ هاتوچۆکان ئێستا تهدید کراوە بەڵێ سەبارەت بە هاتنی ڤاکسین بۆ هەرێمی کوردستان باستەوە دەکرێت کە نزیکی 182,000 ڤاکسین دەگاتە هەرێمی کوردستان پشتی هەرێمە لەو ڕێژەیە بەغدا کڕیوەتی کە ئەمە بەشی ڕەنگە بەشی لە 20 دانیشتوانی هەرێمی کوردستان کات بە پێ و ئامارە و ئەو لێکدانەوانی کە کراون هەرێمی کوردستان هیچ هەنگاوێکی بۆ چی نەناوە بۆ کڕینی ڤاکسین بە شێوەیەکی سەربەخۆ یەکەم 120 هاوڵاتیان 182,000 نییە ڕێژەی 120 هاوڵاتیان کە بەبێ ستاندەری WHO ئەبێت لە کۆتایی ساڵی 2021 ڤاکسینەکە وەربگرن 1,247,000 و هەندێکەواتە 1,250,000 هاوڵاتی هەند کەمتر ئەبێ ئەمە وەری بگرن ڤاکسینەکە و بەدەستیان بگات تا بتوانین ئێمە بگەینە ڕێژەی 120 داواکراو لەلایەن WHO بە پێی ستاندەرەکان ئەمە یەک دووهام ئێمە باسمان کرد چەندین جار کە زیاد لە 3 مانگە بەڕاستی لیژنەیەکی باڵای تایبەت لە وەزارەت دەزیشان کراوە بۆ پەیوەندیکردن و ئەنجامدانی نیگۆشیشن لەگەڵ کۆمپانیانی کە لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی فیدراڵەوە بە فەرمی ڕێگە پێدراون کە بتوان مامەڵیان لەگەڵاکەین بۆی بتوانین ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم بۆ خۆی ڤاکسین ناکرێت دکتۆر ئەگەر بکرێ وەڵامەکە وەربگرێت بەڵێ بۆسە نا ببوورە ئێمە دوای ئینمان کردووە لەگەڵ 3 کۆمپانیای دیاریکراو چینەکە بەریتانیەکە ئەمریکیەکە قسە کراوە تەنجی دانوستان کراوە و لە دوایین کارە زیاتر ئێمە لە ڕێی لەگەڵ ئەسرازێنیکا گەشتین ئەوەی کە فۆرمێکی فەرمی پڕکەینەوە لەگەڵیاناو تا ئەو بە 3 هەفتەی ڕابردوو لێپسای نوێی ڕێخای WHO هاتە هەولێر و باسی لەوە کرد کە ئێمە ئەو شوێنەی کە یەکێکە لە 3 شوێنی بەرهەمێنی ئەو کۆمپانیایە کە
کۆریای باشوور هندستانە تاوامۆر کرا و ڕێگە پێدرا بەس ئەوەی رووسیا کە ئێمە لەگەڵ یابووین ئەوەی کە بگەینە نەتیجە جارێ ڕێگە بە فەرمینە ناسێنرا و ڕێگە پێ نەدراوە کە بەرهەمی ڤاکسینەکەی بێتە بەرهەمێنێ بۆ دەرەوە بۆی ئێمە لە خەریکی دانووسین بۆی ئەگەر بتوانین لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەغاوەکو پیسدابی نەکرایم وەکو بەدیر و بە سوپاسەوە ئەنجومەنی وەزیرانش بڕیاری داوە کە بودجێ بۆ تەرخان بکە. بەڵام سپاس بۆ دکتۆر ڕێڵ فەرێدون، سپاس بۆ دکتۆر ڕێڵ فەرێدون بریکاری